پێویستەکە خەڵکێکی شارەزا لە سەرم بابەتە بدوێنێ ئەویش بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەدارایەکان لە هەڵەبجە لەگەڵمان دەبێت. کاکەرێم زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە ماندوو نەبی هەرچەند ڕەنگە بۆ پشوو لە هەڵەبجە بووبی بەڵام ئێمە پێمان باش بوو کە قسەتە بێ لەسەرم پرسە. زێڕ و زی و سەرەتا بۆ پرسیارە دەست پێ دەکەم بۆچی ئەم دابەزینە گەورەیان تۆمار کرد؟ سڵاو و ڕێز کاک پشتیوانم کاتتان باشم کاتەی جەناب تو بینەرانیش باش زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەکە نابە خۆشحاڵیەوە. سەبارەت بە مەسەلەی دابەزینی زێڕوزی و وەکو جەنابتان ئاگادارن کە لە خلالی 2025 و بیدایەتی 2026 بازاڕی زێڕوزی و بەرزبوونەوەیەکی زۆر زۆر پێوانەیان تۆمار کردو و لە خلالی هەفتەیەکە بە بەردەوامی ئێمە مابینی کە نرخی مێژووی نوێ تۆمارەکە ئەمەش سەرنجی بەشێکی زۆری و بەڕێهێنەر و بازرگان و خەڵکیشی لە دنیا بۆ لای خۆی ڕاکێشا بوو کە بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆر بە لێشا و نەک تەنها لە عێراق وەرێمی کوردستان لە تەواوی دنیا ڕوو لە بازاڕی زێر بکەن. و ئەمە ژوای کرد کە دیماند و تەڵەبێکی زۆر لەسەر بازاڕەکان زیاد بێن نرخەکەی بەرز بێتەوە. بەڵام ئەوەی کە بۆ هۆی دابەزینی لە ڕاستیە کۆمەڵێک هۆکار هەیە کە پێمان وا بۆ لە ڕابردووە نرخی زێر دوای بینینی چەند ئاستێکی بەرز لەم ساڵە ئەکرێ ئەمە پێشبینی دابەزینی بکەین و هەمان شێوەش نرخیزی و هۆشداریشمان داوە لەو بابەتەوە. بەڵام بابەت سەرچەکە لێرە بەشێکی گشتیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەست پێکرا کە لەناو بازاڕی زێر و زی و لە بۆرسە نێودەوڵەتیەکانە ئۆڤەر لێڤرجێکی زۆر زۆر کراوە. یعنی ئەو لێڤرجەی کە بەکار دێت بۆ کڕین لە شاشەکان و کڕین لە بۆرسە جیهانیەکانەوە ڕێژەیەکی خەیاڵی و پێوانەی تۆمار کردووە کە ئەمانە بەمانایەک بۆی کە بینەران تێبگەن تۆ لە بۆرسەکان ئاتوانی بەبێ ئەوەی کە معنی بە پارەیەکی کە مەتوانی معاملەیەکی گەورە بکەیت لە فەلەم بەرزبوونەوەی کە لە ماوەکانی ڕابردووە ڕوویداوە خەڵکێکی زۆر لە بۆرسەکانە بە پارەیەکی کەم کڕینی گەوریان کردو لە قازانج و لە خێری گەورە بوون. جەناب تەزانی ئەگەر حرەکەی زێر بۆن لە 5,000 بۆ 5,600 دلار و بەکارهێنانی ڕافعی مالی ئەوەی کە پێوترێت لێڤرجێ یعنی بەرزکەرەوەی دارایی پێوترێ بە کوردی ئەکرێ خێر و قازانجێکی خەیاڵی کردا و بەشێکی زۆری ئەم وەبەرهێنەر و بازرگانە بەردەوام بوون لە بەکارهێنانی ئەم لێڤرجە هەستکردن بە زۆری لێڤرجەکە لە ناو بازاڕەکەیە واکات کە ئەم جۆرە دابەزینانە بین. ئێستا ئەم جۆرە دابەزینانە بۆ ئەوەی کە جەناب داگاداری کە 3 تریلیۆن دۆلار لە بازاڕی زێر ئەبێ بە هەڵم لە بازاڕی زیوە نزیک لە تریلیۆنێک دۆلار ئەمە هەموو ئەوانن کە لێڤرجیان بەکارهێناوە لە سیستەمەکەیە و پاکسازی ئەکرێن بە شێوەیەکی گشتی. و بابەتێکی تریشەیە من پێم وایە قسەی لەسەر بکەین زۆر زۆر گرنگە و پێم وایە بۆ یەکەمین جارێکە قسەی لەسەر ئەکرێویش مەسەلەی کێشەی یەنی یابانیە چونکە دابەزینەی کە ئێمە دوێنێ لە بازاڕەکان بینیمان بە شێوەیەکی گشتی تەنها لە زێر و زیو نەبووە گە سەیری یۆرۆەکەی دابەزینی کردووە سەیری پاوانەکەی دابەزینی کردووە سەیری داو جۆنس نازداک وەکو بازاری کریپتۆکەرەنسی ستۆک مارکت هەموو شتێک دابەزینی تۆمار کردووە. ئەمە من پێم وایە کە حەدەسێکی لەمە گەورەتر هەیە کە تەنها مەسەلەکە پەیوەستکەینە بە مەسەلەی لێڤرج و بەرزکەرەی دارایی. من پێم وایە ئەوە هۆکارێک وێچێک بلە هۆکارانێک کە وای کرد کە ئەبوایە ڕوو بدات بە جۆرێک لە جۆرەکان. بەڵام ئێستا سیستەمی یابان خەریکە تووشی ئینهیارێکی گەورە ئەبێت و ئەبینین ئێمە کە یەنی ژاپۆنی لاوازترین دراوە لە بۆرسەی جیهانی و لە خلالی 10 ساڵی ڕابردووە بە قەیرانێکی زۆر زۆر خراپە تێپەڕیوە یەنی ژاپۆنی و کارەکە شێگەڕێتەوە بۆی کە بانکی ناوەندی یاپان بە بەردەوامی سوودی بانکی بە نزمیەشتوەوە هەندێکیش جار بە ناقسیش بینیوانە بە نێگەتیڤ سوودی بانکیمان بینیوە لە یابانە و یابان کێشەی قەرزیشی هەیە بەڕاستی لەبەرەوەی کە ئەو قەرزانەی کە هەیەی زیاترە لە 240 گەشەی ناوخۆی یابان. بەلە حاڵەتی ئێستا کێشەیەک ڕوویدا و ئەوی شەوەیە کە ئەو ماوانەی پێشووکەم 10 ساڵ 15 ساڵی پێشووکە بانکی ناوەندی یابان سوودی فایدەی بە سوودی بانکی بە نزمی هێشتوێتەوە بەرهێنەرێکی زۆر بازرگانێکی زۆر ناوەندێکی دارایی و موسەساتی مالی گەورە لە یابان قەرزێکی زۆریان کردووە. ئەم قەرزانە هێناویانە لە ئەمریکا و بەهێنانیان پێ کردووە لە ناو بازاری ستۆک مارکێتە لە ناو بازاری کریپتۆکەرەنسیە لە ناو بازاری زێرە لە نێو بازاری زیوە و بە هەموو بەشەکانی بازارەوە. بەڵام ئێستا ئەبینین بۆندیڵدەکانی یابان کە قسەی زۆری لەسەرکرێ لە بۆرسەکانە بەرزبوونەوەیکی ترسناکیان تۆمار کردووە کە ئاماژەیە بۆ ئەوەی کە یان نەبێ یابان تەحملی
ڕوخانی دراوەکەی بینێ و شاهدی ئەوە بێت کە عملەکەی بێتە یەکێک لە لاوەسترین عملەکان لە دنیایان پێویستە سوودی بانکی بەرزکاتەوە کە ئێستا لە یابان مناقەشەیە واکرێت کە پێویستە سوودی بانکی بەرز بکرێتەوە لە حاڵەتی بەرزکردنەوەی سوودی بانکیە لە یابان کە زۆربەی بانکە ناوەندیەکان لە حاڵەتی ئێستا سوودی بانکی دابەزێنن ئەگەر ئەو بەرزی کاتەوە بێتە هۆیەوەی ئەوە بەرهێنەر و دامەزراوە دارایانەی کە قەرزێکی زۆر کە بە ملیارات و بە تریلیۆن دلار لە یابان کردووە ناچار ببن کە پارەکە لە بازارەکان سەحب بکەن ئەو بیگەڕێنەوە بۆ یابان لەبەر مەسلەی زیادبوونی سوودەکەی ئەمە بابەتانەی کە لە حاڵەتی ئێستا زۆر کێشەی لەسەر یابانەکرێ ئەم جاریان ببێ بە ئەو ببێ بە بزوێنەری بازارە داراییەکان هاو شێوەی ئەمریکاکە من پێم وایە چۆن لە 15 ساڵ 20 ساڵی ڕابردووە بۆ نمونە یابان ڕۆڵێکی ئەساسی گێڕاوە لەوەی کە بازارەکان بە ستۆک مارکێت و بە کریپتۆ و بە بازاری زێڕیش تا ڕادێک لە بەرزی ببێننەوە ئێستا یابانە بەکرێ بێتەوە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم بازارانە تووشی ئینهیار و داڕمانێکی گەورە بەمە پرسێکی زۆر جدیە بەڵێ زۆر باشە کاکەرێم زۆر باز لەوە دەکرێت ئەم جۆرە دابەزینانە ئەلبەتە ئەم بابەتیان ڕەنگە تۆزێ تەکنیکال بێ و تۆ زۆر باش لەمەیە شارەزایی ئەم جۆرە دابەزینانە خۆڕێکردنەوەیەکە و چاوەڕێ بکەین کە یەک جەمپیتر بکە و بەرز بێتەوە تا چەند ئەم شیکاریانە دروستن لە حاڵەتی ئێستا ئەمە پێویستە قسە لەسەر ئەوە بکەین کە لە ڕابردووە چی وای کردووە کە نرخی زێر بەرز بێتەوە ئایا ئەم هۆکارانەی کە لە ڕابردووە وایان کرد کە نرخی زێر بەرز بێتەوە لە حاڵەتی ئێستا ئامادەییان هەیە وجودیان هەیە لە بازاڕە یاخود هاوکێشەکان گۆڕانکاریان بەسەر هاتەوە من پێم وایە لە حاڵەتی ئێستا کۆمەڵک معادلە لە ناو بازار هەیە لەسەر لە دنیاشە هەیە یعنی ئەمە توانین شیکارەکە بەم شێوەیە بکەن لەسەر مستەوای سیاسی لەسەر مستەوای ئابووری و باش پاشان باسە تەکنیکال بکەین ئێمە لە بابەتی تەکنیکاڵە تاوەکو ئێستای ئەو چارتەی کە لێمان دیارە ئەو ڤۆلیۆمانەیە کە لە بازار هەیە ئاماژەی دابەزینی هەیە بەڵام ئاماژەی دابەزینی بە شێوەیەک نییە کە نەتوانێت ینی کۆتایی سایکلەکە بێ و نەتوانێت بەرزبوونەوە تۆمار بکات تاوەکو ئەم دقەیەش لە ڕووی تەکنیکەڵەوە ئێمە پێشبینی دابەزینەکەین ئەو پێمان وایە کە خۆڕاستکردنەوە بکات و خۆڕاستکردنەوەکە شتێکی تەندروستە ئەسڵەن بازاری زێڕەگەرم خۆڕاستکردنەوەیانە نەکات زۆر ناتەندروستە چونکە لە کۆتایی شاوساز پشتیوان هیچ بازارێک نییە لە دنیاە کە تەنها بۆ سەرەوە بەرز بێتەوە فتۆ لە نقطەیەکە پێویستە پێشبینیەوە بکەیت کە ئەم بازارانە ڕوو لە دابەزین بکەن و شتێکی تەبیعی حاڵەتێکی تەبیعیە کە ڕووبدا ینی پێویست ناکات خەڵکیش زۆر بترسێت لەم بابەتانە و پێشبینی کراوە لەوانەیە چەند سەد دۆلارێکی تری سعری زێر بێتە خوارەوە شتێکی ئاسایی بێ بەڵام لە ڕوانگە سیاسی و ئابوووریەکەوە بینین هەم لە ڕوانگەی سیاسەتی نێودوڵەتی بە خۆناغێکی ئاڵنگاریاتی ئەپەڕێ پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ چین و رووسیا بە دۆخێکی باشە تێناپەڕن و شەرقی ئەوسەد مشکلەی تایە و گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگریە ناوەوە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئاماژەکان هەمووی بۆ ئاراستەیان کە ئەگەری ئەوەیە کە کاک هەرێمێکە لە پرسیارەکانمەوە بوو لە ئەگەری ئەو پێکدادانەی کە ئەگەری هەیە ڕووبدات بە تایبەت پرسی ئەو شەڕەی کە چاوەڕوانکراو بێت لە نێوان ئەمریکا و ئێران ئایا نرخی زێڕ و زیو چیان لێدێ خۆی لە ڕاستیە ئەو جوڵانەی ئەمریکا کە لە حاڵەتی ئێستا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەیە ئەو خۆ پیشاندانانش کە لە ئێران هەبوو دەرەنجامەکانی کاریگەریشی گەوریان دروست کرد لەسەرەوەی کە ئیسرائیل و ئەمریکا جوڵەکانیان خێراتر بکەن لە ناوچەکەیە و ئێستا لە حاڵەتی ئێستا ئێمە بە جۆرێک لە جۆرەکان نزیکین لەوەی کە پێکدادانێکی سەربازی ببینین کە ئەبێتە ڕووداوێکی مێژووی گرنگ و بە دڵنیاییشەوە کاریگەری لەسەر بازاڕی زێڕ و زیو دروستەکە بەڵام منەمەوە یەکشت بڵم لێراویش ئەوەیە کە وەکو چۆن من و جەنابەت لە حاڵەتی ئێستەیە درک بەوە ئەکەین کە ئەگەر و احتیمالەتێکەیە بۆی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لەسەر دەستی ئیسرائیل و ئەمریکا کۆتایی پێبهێنرێت بازار ڕووە بەرهێنەریش ئەم فاکتەی لێ دیارە یعنی ئێمە تا ڕادەیەک تۆزێک ئەو بەرزبوونەوەی کە نرخی زێڕ و زیو لە ڕابردووە کردویانەوە تاوەکو ئەمڕۆ بەشێکی درکردن بۆ کێشانەی کە هەوە من پێم وایە خودی لێدانەکە ئەو شەوە بە دڵنیاییەوە نرخی زێڕ و زیو بەرزەکاتەوە بەڵام بۆ هەفتە دە ڕۆژی پاشتر پێم وایە کە بە پێچەوانەوە نرخی زێڕ و زیو لە بازارە ڕوو لە دابەزین بکەن چونکە مەسەلەی هەڕەشەکردنەکە لە هێرشکردنە سەر دەوڵەتێکی وەکو ئێران زیاتر سعرەکە بەرزەکاتەوە وەکو ئەوەی کە حەدەسەکە ڕوویدا کردووە ئەوەکە ڕووداوەکە ڕوو ئەیە تەئسیراتەکان یواش کەمترە بنەوە لە بەرەوە پێم وایە تاوەکو کاتی ڕوودانی زیاتر تەئسیرەکە
ئەوەی پەیوەست بە یەدەگی فیدراڵی ئەمریکا بینیمان نرخی سوودی بانکی هێشتەوە تا چەند چاوەڕوانکراو بوو و تا چەند گۆڕانکاریان لە بازارهێنای ئاراوە و ئەوەشمان بیر نەچێت دۆناڵد ترەمپ کاندیدی خۆی بۆ یەدەگی فیدراڵی پێشکەش کردووە. ئایا ئەو پرسەی یەدەگی فیدراڵی گرفت بۆ بازاڕەدارەکان دێنێتە پێش؟ خۆی لە حاڵەتی ئێستەیە یەک دوو کێشە هەیە لە ئەمریکا کە تەئسیر کاریگەری لەسەر بازاڕە داراییەکانەکە. بیرت بێ کاک پیشوانەمە بەرنامەیەکی ترمان کرد لەسەر مەسەلەی داخرانی حکوومەتی ئەمریکا پێکەوە کە ئەو کاتی بەرنامەکەمان تۆمار کرد و تازە حکوومەتی ئەمریکا کرابووە. کۆماریەکان و دیموکراتەکان ڕێکەوتن لەسەرەوەی هەتاوەکو ستیویەکی یەک بودجەی حکوومەت پەسەند بکەن و ئەوانیش کۆمەڵێک مەرج و شەرت و شرووتیان هەبوو بۆ ئەوەی کە لە بودجە بۆیان جێبەجێ بکرێ. هەتاوەکو ئێستا ڕێکەوتنەکە وازح نییە و دیار نییە و ئەمریکا لە چەند ڕۆژی داهاتوە لە ئەگەر و احتیمالەتی جاریشکە داخرانی حکوومەتە. ئەم بابەتێکی گرنگە کە ئەکرێت کاریگەری لەسەر بازاڕەداراییەکان دروستکە نازانین چۆن ڕوویە، نازانین کە ڕێکەکەون لە ئەساسە یاخود جارێککە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تووشی داخرانی حکوومەتە بێت بەمەش جەناب داگەداری هەم کاریگەری لەسەر سیاسەتەکانی فیدراڵیەکە، کاریگەری لەسەر تاخیربوونی داتاکانەکە، فیدراڵی بەرچاوی ڕوون نابێ، حکوومەت کارمەندێکی زۆرە چێتە ماڵەوە. بۆ ئابووری ئەمریکا ئەمە ڕوودا و حدەسێکی گرنگە کە ئەکرا ڕوویدا شرۆڤی زیاتری لەسەر بکەین. و جەنابیش داگەداری بە بەردەوامی ئیدارەی ئەمریکی بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ و بانکی ناوەندی ئەمریکا کێشە و سراع و ململانەیەکی زۆریان هەبووە و ترامپ بە زووی داوای دابەزاندنی سوودی بانکی کردو. بەڵام بینیمان لە کۆتا کۆبوونەوەی فیدراڵیە جارێککە جرم پاڵوت ئێمە بە کۆی دەنگ وەکو ئەنجومەنی یەدەگی فیدراڵی ئەمریکا بڕیارمانداوە کە سوودی بانکی دانەبەزین لەبەرەوەی کە هەستەکەین بازاڕەکان هێشتا وەکو هەڵاوسان کۆنتترۆل نەکراوە، ڕێژێ بێکاری لە ئاستی تموحی ئێمەیانە و پێویستە زیاتر دابەزێ، پێویستە دەرفەتی ئیش زیاتر بدۆزرێتەوە لە بازارە بۆ خەڵک و بە باشە زانین کە ئێمە داینەبەزێنەوە لە خلالی ئەم ساڵیشە ئەو تێرمانەی کە ماویەتی تاوەکو مانگی 5 من پێم وایە جۆرەن پاوەڵ بە هیچ شێوەیەک سوودی بانکی جارێککرد دانابزێ و ئەمەش تا ڕادەیەکی زۆر عنی پێشبینیکرا بوو. بازار درکی بەوە کردبوو کە فیدراڵی ئەمریکا سوودی بانکی دانابەزێنێ، بەڵام ئەو تۆنەی ئەو شەوەی کە من گوێم لێ بوو کاتژمێر دەونی لە چوارچێوەی پرێس کۆنفرانسەکە قسەی پێکرد جۆرەن پاوەڵ تۆنێکی زۆر دۆربیش بوو، تۆنێکی زۆر نەرم بوو بەرامبەر بە بازار و بە هیچ شێوەیە خراپ نەبوو بەرامبەر بە بازار. تۆنەکە ڕاستە سوودی بانکی دانەبەزاندووە بەڵام نەرم بوو بەرامبەر بە بازار. ئەمە ژوای کرد کە ئیندێکسی دۆلار زۆر لاواز بێ و زێڕوزی تا ڕادەیەک ڕوو لەبەر. وڵات دوای پرسیاری دۆلار لێ یەکەم بەس ئەمەوێ شتێکی تر پرسم. ترامپ باز لەوە دەکا کەسێک دادەنا لە پۆستی سەرۆکی یەدەگی فیدراڵی کە نرخی سوودی بانکی بە ڕێژەیەکی گەورە دابەزێنێت. ئەمە ڕوو بدات چی چاوەڕێ دەکا لە بازار؟ خۆی لە ڕاستیە دۆناڵد ترامپ ئەمە چەندین جارە ئەم باساکاتەوە کە بە دڵنیاییەوە ئەڵێ مانگی 5 کۆتایی تێرمی جرم پاوەڵ ئێمە کاندیدی خۆمانە بێ کە بە ئەگەرێکی زۆر یان واڵەرە یا کیڤن هەسێتە یان یەکێک لەو دوانەیە کە بێتە پارێزگاری ئایندەی بانکی ناوەندی ئەمریکا. ئەمانەش لە ترامپ و ئیدارەی ترامپەوە نزیکن زۆر و بە دڵنیاییەوە سوودی بانکی ئێمە تەوەقوعەکەین کە بە ڕێژەی خێرا لە بێتە خوارەوە لە میتینگەکانی دوای مانگی 5. ئەمەش بێتە هۆی ئەوەی کە کاک پشتیوان بە شێوەیەشی گشتی ئیندێکسی دۆلاری ئەمریکی لە بۆرسەکانە لاواز بکە و زیاتر لەوەی کە هەیە ئیندێکسی دۆلاری ئەمریکی لاواز بکە. ئەو شەوەش جواب زانام داگادار بووی کە ترامپ قسەی لەسەر دۆلاری ئەمریکی کردوتی ئیندێکسی دۆلار زۆر بەلامەوە گرنگ نییە بەڵام وەزعیشی باشە خراپ نییە. و لە بیدایەتی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپەوە ئەمە خوێنینەوە لە چوارچێوەی سیاسەتەکانی ئیدارەی ئەوە بە بەردەوامی چاوی لەسەر ستۆک مارکێتە و زۆر گرنگ نییە بەلایەوە کە دۆلاری ئەمریکی لاواز بێ و ئەسڵێکێک لەو سیاسەتانەی کە دۆناڵد ترامپ هەیەی ئەوێ دۆلاری ئەمریکی لاواز بێ لە بۆرسەکانە بەهۆی ئەوەی کە ئەمریکا بتوانێت بربەرەکانی لەگەڵ چین و یابان بکە و بربەرەکانی ئەو کە هەناردەیەکی باشتری هەبێت چونکە کاڵای ئەمریکی کاڵایکی باشە بەس لەبەرەوەی کە نرخی دۆلار لە بۆرسەکانە بەهێزە و ڕزێرڤ کەرەنسیە خەڵک ناتوانێت تاجر زۆر ناتوانێت بچێت لە ئەمریکاوە بێنێ لە سین و لە یابان و لەو شوێنانەوە یانە کە نرخەکەی هەرزانترە. یەکێک لەو ئایدیانەی کە ترامپ پێێتی ئەوەیە کە دۆلاری ئەمریکی بە پلان پلە بە پلە لاواز بکە هەتاوەکو ئەمریکا بتوانێت ئەخراجاتێکی باشتریە بێ. من پێم وایە لە ئێمە لە 6 مانگی ئایندا شاهدی ئەوە بین کە ئیندێکسی دۆلاری ئەمریکی لە بۆرسەکانە ڕوو لە دابەزین بکە و یۆرۆ و پاوەنیش تا ڕادەیەکی زۆر لە بازارە بەرز بنەوە
و دابەزاندنی سوودی بانکیش بە شێوەیەکی گشتی یعنی تۆ دلار زیاتر چاپەکەی دلار زیاتر خەیتە بازارەوە ئەمەش پێشبینی ڕوو زیادە دیسان تەزەخم و پێشببوونی هەڵاوسان و بەڵێ ئەمە کێشە و مەشاکلی اقتصادی دواتر لێ بێتەوە دابەزاندنی کاکەرێ ما بینەوە هەرێمی کوردستان و عێراق هەفتەی ڕابردوو هەفتەیەکی پڕجوڵە بوو بۆ بابەتی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بینیمان تا نزیکی 150,000 بۆ 100 دلار بەرز بووە بەهای دۆلار بۆ دواتریش تا ڕادەیەک دابەزی و ئێستا لە 150,000 خۆی جێگیر کردووە. چاوەڕێی چی بکەین بۆ دۆلار؟ ئایا پاڵنەرەکان بۆ دابەزاندنن یا بۆ بەرزبوونەوە؟ ئێمە لە ڕاستیە پێشتریش جارێک پێشەوە ئەم بەرزبوونە ڕوودارەکەڵ جەناب گفتوگۆمان کرد و ئاماژەمان بەوەدا کە دیناری عێراقی تا ڕادێک لە بەردەم مەترسیایە و ئەگەری ئەوە هەیە ئێمە تاوەکو پێکەنانی کابینەی حکوومەتی نوێی عێراق ببینین کە دۆلار تا ڕادەیەکی زۆر لە بازارەکانە لاواز بێت. لە حاڵەتی ئێستا ئەو کێشانەی کە لە عێراق هەیە پێویست بە نرخی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بابەتەکان سیاسین و تا ڕادەیەک بابەتێکی ئابووری زۆر بەهێزمان نییە کە وای کرد بێ منە عێراق تووشی داڕمان یاخود تووشی ڕوخانی دراوی نیشتیمانیەکەی بێتەوە. ئەوەی کە عێراق هەیەی لە حاڵەتی ئێستا ئەو کێشەیە پەیوەندی بە ئایندەی تشکیلکردنی حکوومەتی نوێی عێراقەوەیە. ئەمریکیەکان و نێردەی ئەمریکیەکان لە عێراق پەیامێکی واضح هەنداوەتە ئیدارەی عێراقی و ساحەی سیاسی لە عێراق. هاویشەوەیە کە ئەو کەسانەی کە پۆستی باڵا وەرەگرن لە عێراق بۆ نمە سەرۆکوەزیرانە وەزیری داراییە سەرۆکی بانکی ناوەندیە وەزیری خارجی ئەمانە پێویستە لە سیاساتی ئێران و لەژێر هەژمون و نفوزی ئێرانەوە دوور بن و تا ڕادێکی زۆر لە ئیدارەی ئەمریکی و نزیک بن. هەتا بینیمانێ ئەمە کە دوای ئەوەی کە نوری مالکی کاندید کرا بۆ پۆستی نوێی بۆ سەرۆکوەزیرانی نوێی عێراق دۆناڵد ترامپ تویتێکی کردوتی ئەو کابرای عێراق بەرەو ئاراستەیەکی خراپە با و ئێوە محاولە بکەن دووری خەنەوە. یعنی ئەمە بە وازحی تەئسیراتی ڕاستەخۆی ئیدارەی ئەمریکی لەسەر عێراق هەیە و ئەمەش کاریگەریش گەورە لەسەر عملەکە دروست دەکات چونکە ئەگەر بێت و پێکێنانی حکوومەتی ئەم جارێ عێراق بە دڵی ئەمریکیەکان نەبێت لەوانەیە هەندێک کێشەمان لە ڕێکارەکانمان بۆ زیادکردن لە مەسلەی گەڕانەوەی ئەو دۆلاری کە لە ڕێگەی نەوتەوە دەستمانەکەێت چونکە جەنابەت ئاگاداری جارێتیش ببینەران باسیەکەینەوە ئەو نەوتەی کە فرۆشرێ ڕاستەخۆ پارەکەی ناگەڕێتەوە عێراق بە جۆرەی ڕێککەوتنی نەتەوەیەگرتوەکان و ئەمریکا لە دوای 2023 بانکی ناوەندی ئەمریکا و لە ڕێگەی ئەو چێک و داواکارانێکی عێراق پێشکەشەکە و پارەیە گەڕێتەوە. ئەمریکا توانێت عەرقەلە دروستکە بۆ ئەم پرۆسەیە و دۆلاری باشتر نەگاتە عێراق. ئێمە ڕاوەستاوین لەسەرەوەی کە ئەم کێشە سیاسیانەی عێراق بەرەو کوێەوە ئەبا بەڵام من وای ئەبینم تا ڕادەیەکی زۆر زوروفی اقتصادیەکەش ئەگەر لە ناوخۆی سەریەکەن تەئسیراتی هەیە لەسەر بێبەهابوونی دراوی نیشتیمانی عێراقی پێم وایە تا ڕادەیەکی زۆر لەم قۆناغەیە دۆلار زاڵە بێ لەسەر بازارەکان و وەگەریش بەرزبوونەوەمان بینی جارێکیکە بۆ 155 و زیاتریش ڕەنگە شتێکی شۆک نەبێ لە بازارەکانە لەبەرەوەی تەڵەبی لەسەرە و زروفی اقتصادی منطقەکەش باش نیە و بە تایبەتیش ئەو حداسەی کە لە ئێران چاوەڕوانەکرێ ڕوو بدات و ئەمریکا و ئیسرائیل و حرەکەی بکەن بە دڵنیاییەوە کاریگەری گەورە لەسەر بازارەکان هەرێمی کوردستان و عێراقەکە و نرخی دۆلاریش لەوانەیە بە شێوەیەکی کاتی بچێتە 160,000ەوە. بەڵام هەتاوەکو حدەسێکی گەورەی لەو شێوەیە ڕوونەدا گەیشتنی بۆ 160,000 و یاریکردنی لە مابینی 150 و 160 شتێکی طبیعیە بێ لە بازار. واتە پێدراوەکان لە داهاتووە پێمان دەڵێن کە دۆلار بەرامبەر بە دینار چی لێتێ. بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەدارایەکان زۆر سپاس بە هیوای بەسەربردنی شوویەکی خۆش.